ئێمە بۆ ڕۆژی دەیەم دووبارە پەیامان بە دەسەڵاتداران بە حکوومەت بە لایەنە پەیوەندیدارەکان بۆ وەزیری خوێندنی باڵا کە بەڕاستی یعنی بێتە سەرخەت یعنی تا ئێستا ئێمە بەڕاستی لێرە وەکو پەیامێک دووبارە بۆ وەزیری خوێندنی باڵاکە نەهاتۆتە سەرخەت کە جۆ بگرێت لە سەرجەم زانکۆکانی ئەم سنوورەیە کێشە و داواکاریتان چێ ئێوە بۆیە لە ڕۆژی دێمە بەردەوامە بین بە ئیرادێکی پۆڵاینەوە بە پاڵپشتی هەموو زانکۆ هاوڵێستەکان کە چیتی تر ئەو پرسانی کە ئێمە سوورین لەسەری هیچی داواکاری شخصی نیە هیچی داواکاری کەسی نییە بەڵکو بگرە ئیتر چیتر سوکایەتی و بێحورمەتی بە ئیرادی ئینسان و بە سەرجەمتی چین و توێژەکانی کۆمەلگە و بە تایبەت موچەخۆران و مامۆسایانی زانکۆ ڕابژیرێ و پەیامان ئەوەیە کە لە بەرزکردنەوە دەرماڵی خوێندکاران ئەمانەیە کە ئێمەی سوورتر کردووە بە ئیرادێکی پۆڵاینەوە دووبارە بەردەوام بین. وەڵاهی بێباکیەکە زۆر وازحە ئەو بێباکیەی کە بەدی ئەکرێ بەرامبەر ئەم هەموو مافسەندنەوەی مرۆڤ لەم هەرێمی کوردستانی کە بەدی ئەکرێ لە بچووکترین لە نزمترین چینەوە هەتا بەرزترین چین ئەمە بەردەوام ئەبێ نازانم ئەمە کۆتایی نایەت ئەمە نەمانگێکە و نە دوو مانگە ئەمە تاوابوونی نییە نازانم ئەبێ بەرامبەر بەمە چی بکرێت بەرامبەر بەمە چ شتێکی تر بگرینە بەر نازانم ئەگەر دەسەڵاتێک نەیەتە قسە لەسەر شکۆی ئەو فەرمانبەر و موچە خۆرانە نازانم ئیتر ئەی ئێمە بۆچی خەڵک پەروەردە ئەەکەین ئێمە بۆچی چینێکمان لەبەردەسایە کە ئێمە مامۆستاین